بینەران و بیسەرانی پۆدکاستی یادەوەرەکانی دۆزەخ سڵاوێکی گەرمتان لێبێ لە ئاڵقەیەکی نوێی ئەم پۆدکاستە لەگەڵ ئێوەین و ئەم جارەش هەر لەگەڵ کاک خەبات باپشتی درێژە بە گێڕانەوەی چیرۆکەکەین. کاک خەبات بەخێر بێتەوە. زۆر سپاس. لە ئاڵقەی پێشوو باسی هەندێک ئەوەی خۆت کرد کە چۆن بووی بە پێشمەرگە. ڕێکەوتێکی سیر بوو، هەر عینی ڕۆژ کە بووی بە پێشمەرگە عینی ڕۆژ بەشداری شەڕت کرد، مجازفەی زۆرت بە ژیانی خۆتەوە کرد تا هاتینە سەرەوەی کە چۆن گیران ئەمێ باسی ئەوم بۆ بکەی. لەکوێ گیران، چۆن گیرایی؟ بەڵێ ئەمن ئەگەرچی لە یادەوەریەکانی خۆم ئێستام کردیتە کتێبێک باسم کردیە. کتێبەکە من لە ئاڵقەی پێشوو ڕاستی وابزەم لە بیرم کرد بەڵێم کاک خەبات ئەم بیرواریانی خۆی بە وردی هەمووی گێڕاوەتەوە لە کتێبێکە چاپێکە لەم نزیکانە. کتێبەکە ناوی خەبات و زیندان بیرۆری پێشمەرگەیەک لەم نزیکانە چاپە بێت. بەرحاڵ ئێستا ئەمە گوێم لەوە بێ بزانم. بەڵێ کاک سەلام، ئەمە کە باسم کرد ئەو چالا چێمان کردەوەی 11 ڕەبایەکەی دۆڵی هیران گەڕاینەوە شێخۆسانان لەوێ لەبەرەوەی ڕەبایەکمان نەگیرا بوو. تەبان لێ پێچینەوە هەبوو کات سەبەب چیە ئەو ڕەبایە هەمووی گیرا ئەوە نەگیرا. مامۆستا مەلا محەممەد یادی بەخێر ڕەوانشاد بانجی کردم محەممەد مەلا قادر ئەو بەرپرسی لە زۆر ئەمنی خۆش دەویست کە پێشمەرگەی حڕوک بووم و بچوو بووم و دانیشاندم لای خۆی گوتی خەبات دەمەوێ ڕاستیەکەم پێ بڵێ چه هەبوو، چ دیت بە چاوی خۆت؟ ئەو هەستی دەکرا من چی هەیە ئەوەی دەرێم. گوتم وەڵی مامۆستا ئەوەی ئەمن دیتم مەسوولەکان هیچیان یەک تەقەیان نەکردە. گوتی چۆن؟ گوتمە تو ڕاستیکەی لە من دەپرسی، ئەمش ڕاستیکەت پێ دەرێم. فلان مەسوول لە تەنیشتە من بوو، ئەم بە تەقەی بەمە دەکرد بە خۆی دانیشت بوو، دەستەی هجومیان دانا، دەستەی هجوم چوون، ئەویش نەحەقیان نەبوو لە بەرەوەی ڕەبایەکە زۆر ئاسێ بوو. بەڵام ئەوە لۆوی وەکو بەهانە قبول نەبوو لە بە مامۆستا مەلا محەممەدی. دەبایە ڕەبایەکە گیرا بە ئەگەر قوربانی شەبە کە نەگیرا یعنی شکست بوو لە بەو قووەتەیمە. بەهەرحاڵ سێ پێشمەرگانی کە باسێکی شەید بوون ئەوە لەو لە ڕەبایە لە ڕەبایەکانی ئیمە بریندارمان هەبوو. سەرن لە بۆ نمونە هێرشڕەش ساسمەچی بە دەوی کرد بە لێوی کرد و بەس خەتەر نەبوو، یانێر بەستم باەوەی کرد. بەس کابرایی جاش هاوارێ کرد بە قوربانی گۆڕی مەلا مستەفا بم، ئێوە بۆ هەرەتانی زبیان کوشن. ئەوە چالاکی بۆ وەختی ئاوا بوو، بەس ئاخیرەکەی وازیان لە هینە نارێم پاش 2 سعادەوە کە ئەو قسانەکرا فعلەن وازیان لە هینان. ئیدی ئەو شتانەشم بە مامۆستاگۆ بەس لەگەرەوەش بەرپرسەکانیان عقوبەدا هەر یەکە بە ئەوەی خۆی ئەو کاتی وجا هەبوو بە ناوی 6 مانگ تەزمیت کرا، برادێک 15 ڕۆژ چەک و تەزمیت کرا. لەو مەسوولانەوەی نامەوێ ناویان بینم. بە هەر حاڵ کە ئەو شتانە تەواو ئەمن لەو ئەسنایی بە فرسەتم گوتم مامۆستا وەڵاهی زۆرم عەزلەیە سەردانێکی لای سیساوە بکەم. لەوە تێ هاتیمە من داکو با بۆ ئەوانەی خۆم نەدیتێ نزیک 3-4 مانگ بوو. کاوام گۆ هەتا ئەو کاتوای لێ هات بوو ئەگە لە بالیسان لە توتمە بپەڕی بایەوە بەرەی کوردستانی سەیتەرەشیان دانابوو، دەبایە موافقەی لە قومەڵبەندت پێ بایە ئەو جە ڕێگایان دەدای بڕۆی خوارێ. ئەمە بە نسبەت پێشمەرگە نسبەت پێشمەرگە چکە وای لێ هات بوو هەروای 3-4 دەڕۆیشتن دەیانگۆ دەچین چالاچێک دەکەین. ئیدی ئەویان ڕاگرت. کەوام گوتی وەڵاهی شتێکی باشە دەتوانی بچی. گوتم ئەرەوڵە حەز دەکەم ماری خاڵم لەوێ خاڵی بابم مەوجە لە سیساوە بوو، دەنێرم داکو بابم بێن هەر نەمدیتینەوە. ئەوانی دەزان نەمبوویمە پێشمەرگە بەس یەکدیمان نەدیتە. گوتی باشە دوای سرم لێدەوە. ئەو ڕۆژێکی بەسەردا چوو بانجی پۆڵای کردبوو، لەگە پۆڵای قسەیان کردبوو، هەندێک نامەیان ئامادە کرد، ئیشەکەیان گەورەتر کرد لەوەی کام بێمە سیساوە. بانجیان کردمەوە لەوێ لە بن کەپرەچی بوو، چوم دانیشتم لەگەری. گوتی ئەو نامانەم لە بۆ دەبێ هەولێر، دەتوانی بیبەی؟ گوتم بەرێ. گوتی بەس بەبێ چەک وەکو نەفەرات چکە من لە سەیتەرە ڕایان نەدەگرتم. وایە منداڵ هەویێشم پێ نەبوو، هەویەکەشم بزر کردبوو نفوس
هەر لە ماڵ بزرم کرد بەسەر سقم بەخۆم ڕان نەدەگرت چەند نامەکی دامێ برادرێک کەش پۆڵا بەگەریدام ناوی کوردۆ بوو ئستا لێرە لە ژیان مایە بەخۆی ناوی ڕەشاد بوو پێمان دەگۆ کوردۆ گوتی خەبات لەگەر کوردۆی بڕۆن بە ئەویش بێ وەختەکی بابی پۆڵای کەوانە بە ئایلە لەوێن دەربوون برایەکەی برایەکەی ناوی شاخەوان بوو بەس ناوی ئەسلی خۆی هادی بوو گوتی با هادیش هەتا شەقلاوەی بێ هەتا سیساوەی بێ نازم چیشیان هەبوو ئەشیای لە بۆ مارێ بەکڕی بینتەوە شتە چیوە وڵا ئەمەش ئەلمیم نامەکانیان داینێ و لە کاتی بەڕێکەتین لە شێخۆسانان شاخەوان گوتێ برایەکەی ناوی سەلیم بوو شاخەوان سەروی 18 ساڵ بوو ڕەشادیش کوردۆ سەروی 18 ساڵ بوو ئەمە سەروی ئەم خواروی ئەم 5 ساڵ وتێ برایەکەی کان نفوسەکەتم بدێ ئەمش پێم سیر بوو وڵا نفوسەکەی وتی ها تیری نفسلۆسی وتی وڵی ئەگەر لە ناو سیساوی تووشی شتەچی بووم چکە سیساوە فەوزەکەی مناڵتر بوو براکەی سەلیم مناڵتر بوو لە شاخەوان ئەو هەویەی لێ وەرگتو لەبەر چ خۆینە بە هەر حاڵ هاتینە سیساوە گەیشتین لەوێ ئەمن و کوردۆ بۆ بەیانیەکەی بەڕێکەتین بۆ هەولێر هاتینە سەر جادەی ئەوی باسرمە ئێستا بەڕۆژ بێچەک تەبان ئەینەم کراس شەروار ئەوش کراس شەروار ناوەڵە من جلچی کوردۆم لەبەر کرد ئەو جلچی زیادی پێبوو ئی خۆم لە ماری ئامۆزایەکەم بووین لە سیساوی ماری ئەحمەد تا ئەو گوتی جلکاندانێ هەم جارێ ئەبرین کە دەچوینەوە جلچیان لەوە دەشت ئەمن جلکەکانی کوردۆم لەبەر کرد زیادی پێبوو وڵات چوینە سەر جادە و سیارەکمان ڕاگرت هاتینە هەولێر ئەتا شەقلاوە هینان سیارەکە کابرا سوتفە جاش بوو کلاشکۆفیش پێ بوو ئەو هاتەمەشامان دەکرد بەس کابرا پیاوەتی لەگەرما کردی تەماحتان کردەوە سیلاعەکەی دا وەڵا کابرا ئەو هاشی گوە گوتی کورە دەریان گۆ پێشمەرگەنا ئەمەش گوتمان ناکاکەنا پێشمەرگەی چ ئەمە عملەی نەوزە داروشتیان دەبڕیەوە لە بۆ شاریان دەنات سپین داروشتی لێو گوتی وەڵی قالتان هەر بە پێشمەرگان دەچی خوا دەزانی کابرا های بەس کلاشکۆفەکەشی لە لای مەبوو ئەنی فەقیرێ ئێوە دەکا بێویژدانی ئینسان کوشتی وادە وڵا هاتین لە شەقراوەدا بەزین لەوێ بە تەکسی هاتین باوەڕکە بە سەیتەرەکان داهاتین ئەو کوڕە سەروی 18 بوو کوردۆ خوا ڕەحمی کردە تا هەولێراتین ئەو دەیگۆ سارێک دەبی ماڵێم نەدیتی بەس کە نامۆشتەکانمان هینە یەک لە نامەکان بەبیرمەوە بزانم لە بۆ دارایی جەلیل خەیاتی بوو یەک لە بۆ نامەکان کە بردمان کا کوردۆ باشتر لە بیریتی نامەکانمان چکە سێ چارجێ هاتین ئەلێرە برادەرێک بۆ ئەو ناوڕۆکی نامەکەی نازان بەس لە لقدایانەمە تیان ئەو نامانە بەناهولێت مامۆستا مەلام حەمەد بەدەست بەخۆی نامەکانی تر کەپس بوو بەری بەرە ئەو گچکە کرابەوە وان دەیان کردە نوشتە گچکە بوو ئەلمیم ئەمە ئیش خۆمان کرد شەو لە هەولێر مام چوومە مارێ بابم هەر تەعەجوبمان کابنیان دیت کو هاتی وتم وەڵا ئیشتم هەیە و سبەی دەگەڕێمەوە ببوورە ئەوجا سەفەرێکی پێشتر بابموان هاتن سەردانیان کردم ئەو جارە ئەمن هاتمەوە ئامۆزایەکم هەیە تاقانەی 7 خوشکە منی دیت گوتی ئەوزا زۆر بەیەکەوە گەورە بووینە لە ئیرانی شەر پێکەوە بووینە لەگەڵ ئامۆزا عالیە مالی مە و مامەم و ئیمە کە منی دیت گوتی خەبات ئەمن بەجێ بێری قبول ناکەم ئەمیش دەمە پێشمەرگە کاکە فەزل مێ برام مێ پێشمەرگاتی ناخۆشەوە تیشتیوانە ئەگەر نەمبەی لەگە خۆت بەتەنێ دێم ڕۆ خۆم دەچم بەگە لایچکە دەکەوم ئەمش گوتم هەر دێ با لەگەر خۆم بێ لە منیش گەورەتر بوو ساڵک کاک فەزل بەگەرم بەس کوردۆ چوومە دوی گوتی خەبات خوشکەکەم لە دەشتەیە زۆر لە مێژنم تێ زۆر خۆشم دەوێ ئەو ڕوودێتن ئەو شۆلەکنم دەبی سبەینێ ئەم دەگەمەوە تو بێکەوە دەڕۆینەوە شێخۆسانان گوتم زۆر چاک کوردۆمان بەجێشت ئەمن و فەزل گەڕاینەوە سیساوە لەوێ دژوار لە سیساوە بوو مەزانە دژوار لە دوو شتێک دەگەڕێ مەسەلەن کەس چووە چیمە لە خشتەی ببا و تەسلیمیکە ئەو دژوارە تا ئێستا پێشمەرگەیە بەڵێ بەڵێ ئەم مەفرەزە بوو ئەم مەفرەزەی پێشمەرگە بوو بەس یەک کەسی لەگەر بوو کە هات بوو ئەو زارە کوڕک بوو ناوی ئەردەوان بوو خدر سوورچی پێ دەرێن
ئەو کوڕژ ستا لە هەریرە لە ژیانمایە لەوێ شاخەوان دەبینی دەرێ شاخەوان ئەدی خەباتەش دەرێت چیتە هەولێرە دێتەوە دەرێ زۆر باشە زۆر ئیشم پێیتە ئەگەر هات ئەمن بیبینم وڵا شاخەوانش بەها لە داوان کە گەڕامەوە ماری ئامۆزایەکەم ئەوانە گوتی خەبات فلان کەس لێرەیە هەر لە دوو تو دەگەڕێ دەرێ بتبینی باش وڵات یەکدیمان دیت گوتی خەبات مامۆستا مەلا محەممەد خەبەری ناردیە ئەو دەیزانی مامۆستا مەلا محەممەد ئەمنی زۆر خۆش دەوێ و ئەمیش لە هەرچی ئەو برێ نارێمنا کە بەرپرسی لە قیش بوو گوتی خەبەری ناردیە دەرێ خەبات و دووسێ پێشمەرگە لەوێن دەرن لەگەر خۆتیان بە بڕۆنە هەریر ئامرسریەک لەوەیە ئیزاشان لەو ڕۆژانە دێتەوە مارێ لە معلوماتمان هەیە بهینە شێخۆسانە ئەنی بیگرین ئەمشکەوای گۆ وتر لەکوێ ماڵی کابرا لە هەریر ئەمە لە چێن لە سیساوی زەڕەیەک هەبوو بە بن سیایدا دەڕۆیشتی هەتا هەریری هیچ لە گۆڕە نەبوو بە پێیان ئەو ڕێی پێشمەرگەی مەفتوع بوو لە بۆ ناو هەریر ڕێبایەشت هەبوون بەس ڕێ هەبوو دەستێ ژۆرە کەوای گوت ئەمژوتم تاکید گوتی خۆ قابلە ئەو بەمنی گوتیە هەندێک شت هەبوو خدر دەیزانی بەمەی نەگۆ لە غەریب هاری بەمەی نەگۆ فەقیرێ نەک لە بەوەی یارمەتی دژوار بدە چکە خدریش لە گەرەمە گیرە گوتم باشە دەین گوتی بەس دەوری سەعات سیارەکەم لە بۆ دێ بە سیارەی دەچین گوتم لۆ بە سیارەی گوتی کەس شکمان لێ ناکە بە سیارەی دەڕۆین و دەچینە ناو هەریرێ دانی بە سیارەی بینە جادەی باسرمەی لە جادەی باچکە ئەو کاتی ئەو جادەی هەریرەی بنچایی نەبوو حکومەت قەپاتی کردو کوبرەی محەڕەمە بوو دەبا بەهات بایە و جادەی باسرمەی لەوێ دەچوێ نێزیک سپیلک بە بن سپیلک دەهاتیەوە هەریرێ وەڵا ئەمیش هەموو شتەکە چۆ عەقرم تم باش دەچین خۆمان حازر کرد دەوری سەعات سێ نەببوو مێردی ئامۆزایەکەم هەستی کرد ئەم چپەکم هەیە ئەوەی کە من تێگەیشتم ئێوە وەختی هاتنە سیساوە چەکتان پێ نەبوو وایە بابا بە چەکەواتی وەختی کە لە بالیسا لە شێخوەسانان کە هاتن بە چەکەوە هاتین بەس کە لە سیساوە چەک خۆماندانا بە بێ چەک چوینە هەولێر مامۆستا مەلا محەممەد بەمنی گۆ بێچەک بڕۆ هەولێر نەک لەوێ ڕابێچەک چەکەکانمان لە سیساوە بوو کە چوینە هەولێر چەکەکانمان لە ماری ئامۆزایەکەمدانا ئیمن و ئی کوردۆی شاخەوانش هەلەوێ بوو فەزلیش سیلاحی نییە دیکە گەڕاینەوە دژوارە ئەو قسانەی بە من گووە موافق بووم کە بچین گوتم شاخەوان چ دەرەی گوتی وەڵای خەبات ئەتوو بچی هەر جێ چێم لەگەرە تومە لە منیش گەورەتر بوو گوتم دەچین بزای مێردی ئامۆزایەکەم هات گوتی خەبات هەز دەکەم لەگەر ئەو برادەرەی چرپە چرپەکتان هەیە گوتم گوتی لەگەرەوەی نەچێ هیچ جێک تەحزیری کردم ئەنی ئاگادارکردنەوەشی دامێ بەس ئەمن ئەو خزمەی ما برین جاش بوو وەلەو لە ترسی عسکەری بووبوونە فەوجێک لە ناو گوندەکەی هەبوو فەوجەکە لەلایەن شۆڕشی لایەن بەرەی کوردستانیش ڕێگای پێدرا بوو کەگە فەوجە نەبایە لەو گوندەی لە سیساوە ئەو گوندە تێک دەدرا ئەمە فەوجیشی تایە و ئێوەش ئەچون ناوی لە بۆ احترامی قەت بەکن ماڵی مستەشارەکەی دانە دەچوی لە بۆ ڕێزی کابرای یارمەتی میان دەدا گوتم ئەمیش گوتمە ئەحمەدی باش ناچم لەگەی ناچمێت جێک بەس پاش ئەوە سەعات سێ نەبوو سیارەکی موسیبوشی سپی هات لە بۆیان هیناکن ماری خزمەت چیوی تیاڵە با بڕۆین وەڵامەش چوین کێوکە ئەمن خدر کە ناوی ئەردەوان بوو ناوی پێشمەرگاتی ئەردەوان بوو بەخۆی ناوی خۆی خدر بوو شاخەوان کە ناوی خۆی هادی بوو ئەو هەویە شاخەوانت لەبیروی کە ناوی خۆی هادی بوو ئەو سەروی 18 ساڵ بوو ئەمن و فەزل و خدر و شاخەوان ئەوە چار دژوار ئەوە پێنج فەزل ئەوە تازە لە هەولێرەوە لەگەڵ فەزل تازە سەلام عەلەیشتی بۆ لەگەڵ تۆ هات ئەخبەرایەکە لێرە دەست پێ دەکا ئەمە ویسمان سواری سیارەی بین ئەو برادەرە سندوقی سیارەکەی کردەوە تاخم و کلاشکۆف خۆی لە ناو سندوقدانە گوتی خەبات چەکەکانمان با لێرە دانین لەبەرەوەی ئەمن بە پێشماری بایزاغا دادڕۆن بایز بەک ئەو مستەشارەکە بوو کە دەرم پیاوەش چاک بوو
گوتی عیبە بانەرێ ئەمن ئیهانە دەکەن پێشمەرگە بە پێسماری مندادێن یعنی شتەکانی بڕێک ئوسولی بوو معقول بوو معقول ئەویش کە پێشی من چەچ خۆی دانا وەڵامیش دامناو شاخەوانیش دایناو خدریش دایناو گوتی ئەنگۆ بێرە دابڕۆن بە پێیان ئەم بەو لایەدادێن بە سیارەی لە سەزادێرتان دەگرم وتمان باش لە ڕێ دەڕۆیشتین هەستم کرد خدر بڕێک حەز ناکابێ هیچشی نەدەگۆ وەڵا سیارەکە هات تەماشام کرد هەر چەکەی پێ نییە ئەو چەکەی هەر ناو سندوقیە وەڵامیش ئەمنی لە پێشەوە سوار کرد ئەمیش کراوەکەم لەسەری بۆ ڕسمەچی بارزانی نەمرم لێرەدا بوو مەلا مستەفا مەدالیەکەم بێرەوە بۆ ڕسمەچی کاک مەسعود و کاک ئیدریس و مەلا مستەفای پێوە بوو تۆ دووسەر بەم کڵاو شتۆ حەریر پێشمەرگ بەرێ بێرمەوە بوو لە پێشەوەش بوو ئەو سێ برادەرش فەزل و خدر و شاخەوانیش لە پشتەوە لە ئەو وەختی ئەگە بینێ پێشچاوی خۆت ئێستا هەموو چەرەزات فرۆش جوانە لە باسرمەی کە دەڕۆی مەفرەخەکە دێتن لایەک دەستا ئەوها دەستە هەریرێ و هاژەستە باسرمەی لەوێ خۆرداندرا بوو فەوزەکی لێ جاش دەبایە بەسە ئەو خۆرانە تەمەشایان دەکرد سیارەکە چەکدار نەبا دەیان گۆوەرە ئاودی بە ئەندیان زانی خەرچی گوندیە وڵا ئەمن هەستم کرد لایەتی لێدا لە بۆیان هیچ قسەیان نەکرد ئەمە ئاودی بوون ڕەبایەکە علمی پێ هەبوو ئاودی من هاتینە سەر جادێقی ڕۆیشتین دەمەک سیارە کات بەرامبەرمان نەقیبەک بوو لەگە یەک سایقی لەندگرۆزێک بوو ئەها لە زادەی بەرام ئەمیش گوتم بسوڕێەوە ئەمە لە بۆ چالاکی نهاتنی گوتی باوتم بڕۆ بچین لەو نەقیبەی دەدەین و دەشی بین سیارەکەش دەبین وتی ناکاکە نامەیش خۆمان هەیە ئەگوت کەمە چکە ڕۆیشتین ئەوزە لە ڕێ خدر گوتی کاکە ڕاگرن ئەمن دێمە خوارێ من نایم لەگەرتان کەوای گوت ئەمن درم شتەچی کرد گوتم نایم یعنی چییە گوتم لە چالاکی پێشمەرگاتی ئەوە نییە هەتا نیوەی ڕێبەی لە نیوەی ڕێبرێ نایە مردن و ژیانمان بەیەکەوەیە ئەم هەستم کرد کە ترسابی دەچین لە بۆ چالاکی مەزانە خدر ڕۆژ پێشتر چوتە ناو هەریرێ چوونە لە ماڵک بوونە خدری لە ماڵەکە بەجێ هێشتیا بەخۆی چوویتە دەرێ بە ڕۆژ هەتا ئێوارێ شەوێ هاتی تۆوە جارش کاتی نۆسی ساوی خدر لەو بینەی ینی بەخۆ هات بووە کە دەبی ئەوە لو ئەمنی لەو مارەی بەجێشتە و بەخۆی چوتە دەرێ بە ڕۆژش یاخۆ خەبات نییە من دارێکبی کەس نەیناسی ئەم ڕێم نەدا بەڕاستی بێتە خوارێ ڕۆیشتین کەمە چکە ڕۆیشتین لە باسرمە تێپەڕین دیتم دوو سیارەی پڕ چەکدار یەک لە پێشمان یەک لە پشمان بوو ئەرێ ئەو هەموو چەکدارە لۆ لە دەورەمانن هەرەوەها شریتەشی دکتۆر شوانیشی لە بۆمان هێخست بۆ سەرێ کینام ئەمە هەر مەست ببووین بەڕاستی وەختە سیارە چەکدارەکان بە سەریعی بە پێشمان کەتن ڕۆیشت شۆر دەبیەوە ڕێک بەرەو قەندیل دەڕوە لەوێ دیتم تقریبان 15 سیارەی هەمووی مسەلحەکان هەبوو وەخت خۆی حکومەتی بەعس بیکێسیان لە سەدا دەنا و زاشتی و ئەو مخابەراتوانە سوار دەبوون لەوێ بە بەتاڵی وەستا بوو هەر هیچ نەبوو لێوێ ڕۆیشتین گەیشتینە سپیلک کە لابدەی لە بۆ هەریر لەوێ سەیتەرێکی حکومەت هەبوو لە بن سپیلک گوندەکەیە پێی دەرێن گولەک جادەکە دەستە ناو گولەک جارش کە دێتەوە ئەو دیوەی سەیتەرەی یعنی سەیتەرەکەی دەبڕی دیتم لە بۆ ئەمش گوتم لۆ بێرەداچی دژوار پێمان گوتی لە بە ئەو سەیتەرەی ئێرە باشترە ڕۆی ئەمیش ئاوێنەکەم هینا خوارێ ئەو ئاوێنە شەمسیەکە هەیە باوڕ کە لە ئاوێنە دیتم نەفەرەک بەچەکەوە هاتەوە سەرجادەی لە پشتەوە هەست لەوێ 100% هەستم کرد شتێکمان بەسەردێ گەیشتینە ناو گوندەکە جسرەکی لێستا جسرەکەمایە جسرەکی گچکەیە کە ئاو شۆڕ دەبیتەوە بن جسرەکەیدا دەڕوە دوو داریاندا نابوو کە ڕێژیرە لە گوندەکەش کەس لە دەرێ نەبوو وەڵامیش ڕێکسەر لەکە دارەکان ڕایگرت دەستم لە بۆ دەرکەی برد بچم دارەکان لابم زای گوتمەوە گوندە لەوانەیە سۆل کرابی دارەکانیان دانایە خەرکات سوێنەکە دەرگام کردەوە لە هەموو لایەک میلی کلاشکۆفمان لێ ڕاکێشرا و نەجولێن لە جێی خۆتان تەبعاً ئەمن یەکسەر 100% زانیم ئەلەمەی بەگرتندا هەر ئەو کات
کە گوتیان نەجوولێن ئەم تەبعاً دەرکەم وتیان دەرکە دەرکەم داخستەوە خدر هاواری کرد ئێر فەقیرەی سوورسی بوو ئیمانتیقەی بوو ئەوانەی کە لەوێ بوون 3 مەفرەزە خاسە بوو ڕەشۆکی خوارە سووری ئەمن و هەمزانی سەیدۆی خەیلانی نەمایە ئێستا لە ژیان مەفرەزەشی ئەوە هیچ ئستیخبارات بوو مەجموعە جوندێکی زۆری ئەو فەوزەی سپیلچی بوو ئەنی بە ئەگە حساب کە لەوانەیە 200-300 کەس دەبوو دەورەی میاندا بووە لەو چایە دەرێ 4 پێشمەرگەی دەین و بەچەکەوە حکومەت حەق خۆیتی حەزەری خۆی وەرگری خدر هاواری کرد فلان خەرکەی دەناسی ئەوانەی کەسیلە ئەوە ئەمنم کوڕی فلانم فەقیرەی وەی زانی بەهانای دەین گوتیان لە جێ خۆت دانیشە و نەجوولێ دژوار خۆزیا وەک پیاوان ئەمە تەسلیم دەکرد نەک ئەو بەونەوە ئەبێغیرەتی باوەڕ کە سەری ئەو هاشۆڕ کرد چکە ئەویش لۆی نەبوو بجوولێ ئەو کاتی وەختە چێمیان دابەزاند ئەوشیان دابەزاند چایە ئەوێ لە بن چایەکە ئەمەیان ڕێز کرد نازانم بە پشدێنی خۆمان بە هەر حال چاومانیان بەستا یەک لە مەفرەزە خاسەکان مەفرەزەی خاصی تر هەمیان هەر کورد بوون کورد بوون کوردەکان ئەمەیان گرت عەرەبەکان لە دەورە بوون نەک عەرەبەکان بێن بنماگرن کوردەکان ئەمەیان گرت ئێوە کوردێک بە تەڵای کردن و ئەوانەی کە ئێوەشیان گرت کورد بوون ئەز یەک لە کوردەکان چی گوتیە لە بابیان کوژین ئەگەر بیان کوژین لە بۆ مەش نان و ڕوونەچی تێدا دەبی کوردی لەوانەی برێنەوانە ویستیان مقاومە بکەن لەو بینێ هێتا چاوی مەیان بەستا ئەوانە دەدەقەش پێچوو لە هیکەوە گوێم لە دەنجی زیڕەی ئیستاپی سیارێک بوو سیارەکە ڕاوەستا گوتی بەڵا ئەفتەعیونهم چاویان بکەنەوە چاومانیان کردەوە کاک سەلام چ ببینم ئەو نەقیبەی لە ڕێم گوتم بالەی دێ عینی سیارە بوو نەقیبیش ڕوتبەی نەقیبیش دیارە گوتی چێ ئەوانە هینایە یەکیان گوتی سەیدی ئەوە هاتەوە هایەکی لە من کرد سەیدی وایەکی لە فەزلی کرد چۆ پێشی وەڵڵا گوتی ئەگەر پیاو بای دوو کەسی بە ڕیش و سمێری وەچی خۆت لە بۆ مەدەینە نەگەو منداڵان ئەو قسەی نەقیبەکەی بوو ئەوەی تر ئەم 4 کەسە تۆ 15 ساڵ بووی ئەو برا فەزل 16 بوو ئەو دوای خدر عەفدە بوو خدر 18 نەبوو عەفدە بوو کوردۆ لە هەولێرە بەجێمە شاخەوان سەرووی 19 یان 20 بوو هەموو هەرزەکە ئەمە ینی خاستن کە هات ئەوها دەستی لە ڕوومەتی مندا و تۆ پێی ڕسمەکانی کە بینیومە هەرموت لێ نەهات بوو نانە ئەمن لە سزنیش بەربووم ئەو موسم بەکارهینا لە هەولێر کە بەربووم پاش پێشمەرگاتی و سزن و ئەوانە ئەمن لە سزن ئەوم خۆش بوو نەجغارم دەچشان نەموسم بەکار دەینە ئەو زۆر خۆش بخۆ ئەو دوو ئیشت نەبی وەلاسر نەقیبەکە گوتی چاویان ببەستنەوە بە عەرەبیش بەمەی گوتی جوابی یەک کەس نادەنەوە بەوانیشی گوتی لۆتان یەک پرسیاریان لێ بکەن یعنی ئەمە ئەگەر چۆ تو تازە گیرایی و پێشمەرگەی و بەرەو مردن دەڕۆی بەس باوەڕکە مووقفی نەقیبەکەی زۆر ئەشرەفتر بوو لە کوردەکان بێەوەی یەک شەقمان لێ بدە ئەمن و خدریان سواری سیارەی سەیدۆی کرد سەیدۆی خەیلانی لە پشتەوە تەبان ئەو 3 جەناح لەندگرۆزەوە وەختی لەندگرۆز بوو دوو چەکدار لە پشتەوە لە گەرمان بوو یەکسەر لە هەولێرێ هەتا مەنزومەی شیمالی ئێرە لە یەک جێڕایان نەگرت برێن بامەر شەقراوە یان جێچکە لە مەنزومەی شیمالی تەبعاً چاومان بەسترایە ئەمە نازانین مەنزومەی شیمالی ئەوانە بەس دوایە زانین لە ناو سزن ئەمنیان بردا ئێستاوە بزانم کۆلیژی کولی ئادابە ئەو مەنزومەی شیمالی پێم وابی کولی ئیدارە و اقتصاد کولی ئیدارە و اقتصادە چکە جارێک چووم خوشکەکەم لەوێ بوو یعنی ئەو زۆر لە ناوگەڕام بەس هەیکەلم هەستم بە خۆم دەکرد چکە یاد و یادەوەریەکان و لەلایەک خۆشحاڵ بیناکە وەک خۆیەتی تقریبا قاعەکان ژوورەکان وەک خۆیتی بەس گۆڕانکاری لە حەوشە و شتەکەی کرایە ئەمەیان هیناوێ وەڵا یەکسەر گوتی جیبن نەزغێر
منداڵەکە ئەم لە هەمیان گچکەتر بوو وەڵامیان بردە ژۆرێ لۆ خلالی 1 دقە چاوی کردمەوە گوتی یاهوسی لە عمالتەک کامە چەکی تووە گوتم ئەوە کلاشکۆفەم زەلیەکەم پێ بوو و تاخم و تفەنگ و هەموو تمەوە ئیم ئەیە گوتیتەوە ناوت چییە نەمگو خەبات گوتم یونس گوتی لە عەد خەبات من و خەبات شەیە لە دری خۆم گوتم پێی ناوێت زۆر ئەوەی بدەمێ گوتم هەر ئەمنم بەزەمە معلوماتەکان هەیە لێرە ئەمن شتەکەم پێگیرا مفەکەرەکەم پێ بوو شتی خۆم هەموو نووسی بووە چەند چالاکیم کرد بوو هەموم تێدا نووسی بوو ئەوەشم لەبەر چی گیرا هەلەوێن دەرکە تەفتیشت دەکەن شت لێ ئێستینە گوتی ئەوەژی تووە وتم بەڕێ ئەوشی منە ئەوە لەگە سەلام عەلەیکی وەختێکی گوتی ئەو برادرانەی زۆر پاش لێدان هێشتا دەستی پێ نەکرد بوو هەروە هەر قسە بوو گوتی ئەو برادرانەی لەگەرت گوتم یەکیان ناوی ئەردەوانە یەکیان ناوی شاخەوانە ئەوانە تم ئەردەوان باش ناناسم بە شاخەوان باش دەناسم گوتم ئەوەی ئەخیریشیان ناوی فازلە ئامۆزای خۆمە گوتم ئامۆزامە ئەوە گوتی های خۆش حەچی گوتی ئەمەش ئەوەمان دەوێ گوتم فەرمونون چاومیان بەستا بووە تەبعاً متەرجمیشە بوو لەو حالەتی مدیر مەنزومە بە خۆی تاقی دەکرد لەگە نەقیبەکەی ئەوانە لە تاقیە بوون گوتی فەزل سیلاحەکەی فەزلیتان ئارپێچی بوو نەتانی ناو نییە ئارپێچی دژوار گوت بێ عەدەد ئارپێچیە بەز ئارپێچەکەمان نەینا لۆ ناو شاری گوتیان گەورەیە نابێ لێ ئەو چەچ پێنیە ئەمیش گوتم سەیدی وەزف ئەوان لە پشت دەرکەیدانی و جیان لە قسەی من دەبوو هەرسێکە ئەوەی خۆش بوو ئەو قسانەیە من دەمکرد ئەوان جیان لێ دەبوو گوتم سەیدی فەزل نە پێشمەرگەیە نەهاتێ بتە پێشمەرگە نە علمی بۆ مەوزوعی هەیە تۆمە بە کوردی تەمان بابا بە کوردیە منەو قسانم کرد متەرجم هەبوو وەلەو عەرەبیشم دەزانی عەرەب بەس عەرەبیەکەم وانە بوو بەس متەرجم هەبوو گوتی کە ئەو قسەم کردی لێدا بە کێبڵ گوتی چۆن ئەتووی بەرگری لەوەی ئەوە عەدەد ئارپێچی بۆ گوتم سەیدی ئەمن خۆم خۆشتر دەوێ یان فەزلم خۆشتر دەوێ ئەتوو بە منت گوتی ئەتوو پێشمەرگەی گوتم بەڵێ ئەو چەکەی تۆ گوتم بەڕێ ئەو مفەکەڕی تۆ گوتم بەڕێ ئەتوو ئەم بەدەلیل پێ دەرێم ئەوە پێشمەرگە نیە ئەوە ماری لە هەولێرە لە مەعمەل کاشی گەرارەیش دەکات سەفیسەی متەوەستەیە مستەمرە لە دراسەی بەس ئێستا هاوینە ئەمە مالە خاڵێکمان لە سیساوەیە نەخۆشی زەختی هەیە ئەوە دەرمانی لە بۆ هینە بڕۆن تاقی بکەن ئەگە مارە خارمان لەوێ نەبوو بە ناوی فلان کوڕی فلان ئەگەر ئەو کوڕە دوونێ لە ئیش نەبووبی لە مەعمەل کاشی گەڵالەی لێرە و لەگە بابی متەقاعد ئەسکەریە ئەو شتانە هەمووی وە نەبوون ئەمن لەبەر دەستینگۆمە خوار ناگریشە و قسانم کرد لی نەدام چیت کە گوتی دەتبینینەوە فازلیش گوێی لە قسەکان بوو ئەوانی دیش ئیدی تاقیەکەمان هەر ئەوەندە بوو ئەو ڕۆژی ئیمن ئەوانیشی بان کرد خوا هەر ناگری خدر و شاخەوانیش هەمان قسەیان لەسەر فەزلی کرد فعلا نیان دەناسی یەکەم ڕۆژ بوو بیبینە شاخەوان هەویەکەی پێگیرە هەویەی برای ناوت چییە ناوم سەلیمە تەمان ناوی خۆی هادیە بەس ئەو هەویە لەسەر ئەو هەویەی ناوی خۆیدا هەویەکە بە ناوی سەلیم بوو بە ناوی سەلیم و ئیبراشی بوو وەڵعاسر ئەو شەوە وازیان لێ هیناین شەوی دووەم بانجان کردینەوە کە بانجان کردین تەبان برای ئەنۆی برای لەگەر ئیستیخباراتیشی دەکرد برایەکەی ئیستیخبارات بوو پیاوی حکومەت بوو لە ڕێی برایەکەی ئەو فلیمەدانرا ئەو یەکسەر لەگە برایەکەی چۆمارێ بەس هاتو ئەو لوتە بۆ تاقیق بانجان دەکرد لە سەرەمە نەک لەسەر خۆی ئەوەیە من ئاگادار مالە ساز 20,000 دیناری وەگرت بۆ مەفرەزە خاسە ئەو کاتی پاشەمە ئیکرامیە تەبان چوو بوو چی شایەدی هەیە لە سەرەمەیدا بوو ئەوەی زانی بووی هەتا باسی ئەو ماڵە تەنزیمانەشی کرده بوو کە ئەمە هات چۆمان دەکرد لە شەقلاوی هەموو شتێکی گۆتو بوو تاقی دوم بان کرام ئیدی عینەن لەسەر فەزل بەس هەستم کرد ئی فەزلی خەفیف بوو تاقی بیان کرد بوو بزە شتەکان وا بوو فەزلیش کە بان کرا بوو عینەن گوت بووی ئەمن
یەک شقیان لە فەزلی نەدا کە قسەکانی کرد و گوتمەوە تاقانەی ئەوەندە خوشکێ و بابی متەقاعد عسکەری ئەو هاوهایە هەموو شتەکان وا بوو بە ڕۆژێک ئەوە نەبوو پێیوە دیاربی. ئیدی لە تاقیقی دووەم بانجیان کردم اعترافاتی سەرە خۆم هەموم کرد چەند عملیاتم کرد خۆم لەم فەکەرەکەم نووسرا بوو هەر بە خۆم گوتم بەلاش لە خۆم دەدەم ینی ئەو تعزیبەم لۆسیە لۆ لێم بدەن بەلاش و کە بەڵگەشیان لە دەستبی کلاشکۆفەکە عینەن بەڵگە بوو کە لە چێ گرتیتمان چکە هەدیەکراوە دراوە خۆمان ئەو کاتی حەزب گوتی ئەو کلاشکۆفانە شایانی خۆتانە و لە بۆ خۆتان بی کەم پێشمەرگا بوو کلاشکۆفی مزەلی پێوی ئەم لەو تەمەنەی پێم بوو غرورەشیش گرتە بووم گوتیان ئەو کلاشکۆفە ئیفلانجەیە گوتم بەرێ گوتیان ئەو کلاشکۆفە دەستەوە فەوجەکەی خۆی ئەمە کلاشکۆی دژواری دەدەینەت چکەوە دەی بگەڕێتەوە لە بۆ جێی خۆی ئەو فەوزەی کە لێی ڕۆیشتە بەهەر گوتم مشکلەم نییە تاخم و تفەنگ دا لاستیقەکەم پێ بوو دایمەنە من دا لاستیقەکەم پێ بوو گوتی باشە ئەمە پێشمەرگە یەکەم جارە ببینین دا لاستیقی پێوی ئەوە چییە زۆر ئەوەشم بۆ درست کرده بوو جێی تاخوی ئەو دا لاستیقە ئەو دژوارە چوو ئەوش پێگوت بوون ئەمە کە داهاتینە ناو شەقلاوی ئەو گڵۆپانەی سەر ڕێم پێ دەشکان سەڕێی پێشمەرگەینەوە تەبعان پێم گوتم ئەویشم پێ کردیە دیگە وەڵڵا ئەنتە مخەڕە باخر زەمن شتەکانم هەندێک هەزەلی بوو پێکەی ناوی بوو لەگەر لێدان و کوتان و ئەوانش هاتە لە تاقیقی سێەم هاتە سەر تەنزیماتەکان هات گوتیان گوت چوینە لە ماری حەسەن ناسر نانتان خواردێ لە فلان شەو داوەتتانی کردێ ئەوهای کردێ لە مالی فلان نانتان خواردێ فلان کەس لە فلان جێ بە پێشتان کەتیان گۆی دەرباس کردیە لە شەو لە شەقراوەی مای هەموو معلوماتەکان کەواتە بێ ئەوانەش گیرابن نە ئەخەو دەیویست ئەمە احترافکەین ئەمە برین وایە گوتم وەچی گوتی لە ماری فلان نانتان خوارد داوەتی کردین گوتم بەرێ ئەمە لە ماری حەسەن ناسر نانمان خواردیە و خواردنی خۆشمان خواردی گوتی ئەوە قسەی باشە ئەمە دەزانین ئەتو کوڕەکی ئازای ئەمە هەرچی پێت برین ئەتو پێمان دەرێی ئەتو هیچ خەمت نەبی ئەتو پارێزراو دەبی لە لایمە ئەو بە زمانی عەرەبی ئەو شتانە مەترسێ ئبنی ئاوەش ساردی لۆبین و گوتم سەیدی ئەزانانی ئەمە کو لە ماری نانمان خواردی گوتم هەر کەسێک بچوو باینە ماری نانی نەدابینە لێمان دەدەم وەچی وام گوتی نا ئەو دەستی بەجوون کرد گوتمەوانە بە خۆشخوایان نانیان نەدایتەمە یان کەسە کاتی ئەمەی لە جێیەکی پەڕاندی تۆوە بە زۆری بووە لە ترسی خۆی بووە هەرچەند باوەڕکە سێ چار شەو بردمیان ینی لە ئینفرادی بەتەنێ بوومە من ماوەک هیچم نەدەدیت لە ژۆرێ غورفەکی گچکە یعنی پێم بە تەواویەوە نەدەبوو ئەوانەی مەنزومە شمالیان دیتە دوو بەش بوو سزنەکە بەشەکیان خەڵکیان تێکەر دەکرد منزومەی شیمالی سەر بە ئیسخبارات وایە بەڵێ منزومەی شماری سەر بە ئیستخبارات بۆچی لە ئیسخبارات گیران لەبەرەوەی ئیستخبارات ئەمەی گرت ئەوانەی سەرپەرشتی عملیەکەی گرتنی مەیان کرد ئیستخبارات بوون ئەو نەقیبە بوو ئەوش سەر بە ئیستخبارات واگە ئەمن با دەچوینە ئەمن بەس لە ئیستخبارات کە تاقیقەکانەوە ئەوە بوون مەوزوعەکە لەوەی تر هەمتانیان کردە هەرێکی ئینفرادی ئەمە سەرەتا ئەمن بەتەنێ بووم هەر یەکمان لە ژوورە بوو بەس دوو ڕۆژ سێ ڕۆژی پاشتر فەزلوانیان تێکەر کرد بەس ئەمن هەتا هەژنۆ ڕۆژ هەر بەتەنێ بوو بەس لە هەژنۆ ڕۆژی ئەخیری کوڕەکیان هینا لام ناوی ئەحمەد بڕنۆ بوو خەرچی دیانە بوو لە کاتی لە نووسینەکان دەمنووسی لە کاتی فەیسبوک بیەکە گوتی بەداخەوە کۆتایی بە ژیانی خۆی نایە لەو ساڵانە هەرما بوو خوارزای وەلی دۆسکی گۆرانی بێژە لە دیانەی زەمن لێم بزر بووە کوڕە ئەوە هینایانە ژووری من ئەوە بەخۆی لەگە مەفرەزە خاسەک بوو بەس لەگەوی کێشەچیان لەوە دروست کرده بوو مەفرەزەکە خاسەکەی خۆی بەگرتنیدا بووە ئەو کوڕی بەگرتندا بوو ئەو کوڕەشی زۆر فەقیر بوو بێداک و باب گەورە ببوو لە سزنە من کە قسەم لێ کرد کە دەیان برمە تاقیق کاک سەلام هەندێک تەعزیب هەیە من نەمدیت یانی ئەوانەی
دەست و ئەو شتانە بە من نەکرایە بەس لێدانی کێبل و کارەبام زۆر پێکرا یەک کێبلم لەسەر خۆم پێ نەکرد چکە اعترافاتم کرد بە ئەوەی لەسەر لێدانەکە لەسەر چی بوو؟ لەسەر خەڵک بوو لەسەر تەنزیمات بوو لەسەر ناوهێنان بوو یعنی بەخۆم دەمگۆ بمرم باشترە نەک ئەمن تازە هەر دەمرم بۆ کەسە چکە ببمە ئەوەی کەسە چکە بەگرتن دەم بە کوژرێیان لە ئەو جلکەی لەبەرم بوو ئی کوردۆی بوو باش ڕۆزە کوردۆ فلیمی کوردۆی ئەگەر بە دوو دەقە لە بۆت باسکەم کوردۆ خوا ڕەحمی کرد گوتی خوشکەکەم دێ بەوەی ڕانەگەی کە بێتەوە لایمە کە هاتب بۆ سیساوە ئەمە ڕۆیشت بوو ینی پێرانە گەیشت بوو ئەگەر لەوێ با لەگەمە دەگیرا بژرا بە ئەدامیش دەکرا چکە عمری سەروی 20 ساڵ بوو بەس ئەو جلکەی کە لەبەرم بوو نامە شتێدا بوو ئی کوردۆی بوو لە بۆی هاتبوو لەسەر ئەو نامەی زۆرم لێدرا ئێنە معلوماتم هەبوو چکە ناوەکی وەهمی نووسرا بوو بەس ماری کوردۆم پێدەزانی ئەوەن دەگوتیان ئەو مارەمان پیشاندە چکە دژوار گوتی بوویەوە لەگەیەکەکی هاتا هەولێرە هەر گوتم نازان نامە چکەم لە کچە مامەکەم لە بۆم هاتبوو ئەو وەختی کوردایەتی گەرم بوو تو آخر تەفسیرت چی بوو ئەم نامەیە نەدوت ئەمە چییە بۆ لە گیرفانی منایە ئەو نامێ ئی کوردۆی بوو لە جل چیوی بوو ئەزانم بەس تۆ ئەوایە تەفسیرێک بدەیت کە ئەم نامەیە بۆ لە گیرفانی نەوێران برم جلکەکەی خۆم نییە ئەزانم بەس تەفسیرم نەدا نازانم برم دەمگۆ نازانم چییە دەمگۆ نازانم ئەوانیان لەبەر چتو بووە باوەڕ کە ئاگام نازانم هەگوتم نازان بەس نامە چکە کچە مامەکەم لە بۆی ناردبووم کە دەستخۆشیم لێ دەکا بوویمە پێشمەرگە و شعرێکی کوردی نووسی بوو بەس شعرەکە بەسەر جوانی کوردستان بوو کچە مامەکەشم عمری سەروی عەفدەی دەبوو عەفدە بەس نازان بوو بۆ هەژدەیانە ئەوەندا ئەو فکرم لە بۆ هات گوتیان عمری چەندە گوتم 12 ساڵە کچەمام خوشتی فەزلی بوو گوتم 12 ساڵە وە چووەم گۆ ئێمالیان کرد شتەکە ئەم زۆر لەوەی دەترسام ئەو بینی یعنی دەمگۆ دەمرم ئەگە ئەو بینن بەڕاستی ئەوەندەیان لێماندا لەسەر ئەو زیاتر لە من لەسەر ئەو تەنزیماتانی شەخلاوی هیچ اعترافاتێکمان نەکرد ئاخیری ینی تعزیبەکی زۆر دراین زۆر بێزار کراین باوەڕ کە دەچوومەوە ژۆرێ ئەو ئەحمەدا پێیان دەگۆ ئەحمەد بڕنەوە ئەو جارەکی فاینلەکەی لە پشتم کردەوە فاینلی عەلاگەم نییە بە پشتمەوە نووسابوو گوتی کاکە یونس چت لێ بکەم ئەوانەی لە ژۆرێن خۆ گڵۆپی لێ نییە بەس ئەگە زۆر لە ژۆرێ بێت و دەبینی ئەگە زۆر لە ژۆرەوە بی بەس لە ڕووناکایی بێ ژۆرە هیچ نابێ گوتی خەبات یونس وەچی گۆشتمان لە بۆ هاتۆزە لە هەفتەی 1-2 گۆشتیان دەینا گوتی بەزەکەی جودا دەکەمەوە بزان بەو بەزەی پشتی چەور کەم بسم پشتی چەور دەکردم دەچوومەوە تەحقیق دەهاتمەوە وەچ خۆی بوو هەموو لە بۆ خین و دەتەقی وەلعاسر تحقیقەکەمان تەواو بوو ئی هەمومان بە دیفاعکردن لە فەزلیشەوە و ناوی کەسیشمان نەدا ئەمە فەزل هێشتا هەر لەگەڵێوەیە لە گەرمانە فەزل دەم نادەیم ئەوزە فەزلی ئامۆزام زۆر هەزەلیشە ستەما دەیگو وەڵڵاهی ئەو جارەی بەس بەر ببووم لە جادەی قیر لا نادەم هەر ناسمە سەرخۆر لە سەرخۆر ناڕ ئەوەی ئەمن دیتم پازدەی نۆ بوو بەیانیەک لە دەرگادرا ساعت 7 سبەینێ زۆر زوو بەس ببوورە پێش ئەو ڕۆژە ینی دەکات 4 ئەمەیان بردە سەرەوە ینی جێی تحقیق یەکێک بە کوردی بەمنیم چاوم بەستراوە بە کوردی بەمنی گۆ چۆنی بابە باشی یەکەم جار بوو ینی بەو کەلیمە و نەرمە و ئەوانەم ژوتم سوپاس گوتی کە قسەی کراستم کرد بادینە زمانی سۆرانی نەبوو بەس بە سۆرانی قسەی دەکراستم کرد بادینە حاکم تحقیق بوو گوتی ئەمن هاتی مێرە ئەو ئیفادەی تو لە بۆ دەخینمەوە ئەوەی گوتیتت ئەلێرە نووسرایە ئەگەر زیادە کرابوو پێم دەرێ برێ ئەوە زیادە ئەوە کەمە تم باش وەڵا هەموو شتەکانی خیندەوە هەمووی تەواو بوو ئەوەی گوت بووم لەسرە خۆم هەموو اعترافاتەکەم کرد هیچم نێشتەوە
لە ئەخیرەکەی ئەو یازدە ڕەبایەکەی کە باسم کرد دەبان گوتبووم لەگەر بوویمە لەوێ بە حیساب 72 جاش کوژرایە 6 پێشمەرگە شەید بوو 15 بریندار بوو بەس عەدەدەکەی کوژراوی جاشەکان پێم وابێ ڕاست نییە ناکرێ 72 بی لەوانەیە 30 بی 20 بی 40 بی بەس 72 نەبوو گوتی لە بەشی ئەخیری دەرێ ئەتوو بەشداریت کردێ لە کوشتنی ئەو 72 کەسەی گوتم شتیوانە تێخلێرە نووسرایە گوتم وەچێەوە پارانەوە گوتم وەڵا سەیدیە من وەم نەگوتی ئەو قسام نەکردێ ئەوان نووسیتیان بالفعل ئەو قسەشم نەکردبوو وەڵا بە عەرەبی مدیر مەنزومە دانیشت بوو گوتی ئەو فەقەرەی ئەخیری یونس دەریا منەوە هەم نەگوتی متەرجمیشە بوو بێ لە حاکمەکەی گوتی چۆن گوتم سەیدی من گوتیتم لە شەڕەکەی لەگەر بوویمە لەوێ بوویمە بەس نەمگوتی من هاتوویمە لەگەر کوشتنی و 72 کەسەی بەخۆم خەرکم لەوانە کوشتبی شتیوام نەکردیە خوا هەرناگری ئەویان نەکرد مەسەرەن زۆر گوتی باشە ئەوە ڕەشکۆ گوتیەوە خەتی سۆر لەسەر لێدەم لە ئەخیری نازام حاکمەکە نەرمونیان بوو گوتی هیچ تەیە پێم برێ مش بە فرسەتم زانی گوتم ئەرێ وەڵا گوتی تەیە گوتم وەڵاهی ئەمن کە جیرایمە ڕسمەکی خوشکە گچکەکەم لەبەرچی بووە خوشکەم زۆر خۆش دەویست ئەمری 4 سال بوو یەکی چاوشیم بوو زۆر خۆشمان دەویست گوتم بەس ئەو ڕسمم بدەنەوە من دەزانم دەکوژرێم هەروها گوتم دەزانم دەکوژرێم بەس هەتا دەکوژرێم حەز دەکەم ئەو ڕسمم لە لاوی و ئەگەر بشتوانن گوتمە حاکمەکەی ئەگەر بشتوانی داک و بابم لۆ ئاخیر جار بمبینە گوتی ئەو مدیر مەنزومەش گوتیەوە داوای چ دەکا گوتی داوای ئەو شتەی دەکات گوتی باش ڕسمەکەی دەدەمەوە هەر ئەو دەمی ڕسمەکەی دامێ ینی هەتا ئەو ساڵانەی ئەخیریش بەداخەوە ڕسمەکە فەوتا هەرم گرتبوو لەوێ شتەکەم دروست کردبوو لا بغرێب چارچی وەک لە ناوم نابوو چکە لە هەموو ناخۆشیەکان لەگەرم بوو ڕسمەکە هەر وەکو یادگارێکەرم گرت بەس نەماوە ڕسمەکە بەداخەوە کە جاری یەکەم هاتمە خارج هەندێک شتی زۆر زەرورم فەوتا یعنی یەک لەوان دەفتەرێک بوو لا بغرێ بنووسی بوومەوە یادگاریەکانی ڕۆژانە ئەو ڕسمە هەندێک شتە بوو فەوتا دی بە هەر ماربارکردن و ئاوارەی و هەراتن و زۆر شت بە هەر حاڵ لەوێ خەلاص بووین هەمومان لە تحقیق بەڕاستی لەوێ زۆر شانازیم بەخۆمە کرد لەوەی یەک کەسمان بەگرتن نەدا دوو توانیمان دیفاع لە فەزلی بکەین خەوە بزانم جەنابەت سزنت دیتە زۆر ئاسان نییە بتوانی پێشمەرگە بی و خەڵک بناسی و خۆت ڕاگری ئەوە بەڕاستی لۆمە جێی شانازی بوو کە کەسمان بەگرتن نەدا و دیفاعمان لە فەزلیش کرد تاقی خلاص بوو بەیانی ساعت 7 تاق دەنج کیلەکان هات دەنگ هات ئەمە پاش چەندێک تقریبا پاش ڕۆژێک ئەوڕۆ ئێوارە لەنا ینی ماوەی چەند لە 27 ئەمە جیران ئەوە 15 نوێ ینی 18 ڕۆژ 18 ڕۆژ بەزەبت 18 ڕۆژ دەکەم 19 ڕۆژ وەبزان مانجی 31 ڕۆژ 19 ڕۆژ بە زۆڵای شتێکی کەشێ بژێرمەوە ئی ئەو سزنەی مستەشارێک خەڵکی بەگرتندا بوو ئەخبار کازی بە لەوانەیە بزانی بەڵێ خەڵکی بەگرتندا بوو لەسەری کەشف بوو کە ئەو برادرە درۆی کرد معلوماتی درۆیدا معلومات درۆیە مستەشاریان گرت بوو مستەشاریان لە چێ کرد بوو کە پاشەوەمە تاقمان تەوا بوو لەگەرەمە لە غورفەی بوو تاوان مستەشارە و لە ناو سوپەر و لە بە بەردە و فێنکایی ئەتوو بێ لەنا ئەو بۆنە پیسەی و هەر بە قاتەکەی خۆی هێنا هەر هاتبوو لە ژۆرێ لە زاویەکی دامان نابوو حیساب ئەمە هەر حیسابی هیچمان لۆ نەدەکرد وەختە چی بورانیەوە لە بینەرانیش داوای لێبرن دەکەم دەبیەوە یعنی ژیانی سزنە باز دەکەم کاک خدر تەنگاو بوو خدر و فەزل خواردنیای نابوو خواردنەکە سەور بوو هەردووچیان تەنگاو کاتی کردنەوەی ئەوەش ڕۆژێ 3 جار بوو ئەوە بە خۆت دادەکەی بە خۆت داناکەی مشکلەیوان نییە دەرکیان نەدەکردەوە ڕۆژێ 3 جار هەر چەندی لە دەرکیاندا و تەختەق حراس محتازین تەوالێت ئەو جێ ئەمە ئەو جاری چوبووینێ تەوالتی لێ نەبوو قاکەی دی ئۆختوە من لەوێ بووم
بەس کە تاقم خلاص بۆ زەمیان هینا دوێ آه. ئەوێ تەوالیت دەبای ئەو دەرکەیان بکردبا ئیوانیشیان بکردبا و دەبچێت تەوالیتی کەس دەرکەی نەکردەوە فەزل گوتی وەڵڵا من لێرە عیبنەوەی پیسایی دەکەم غورفە بەخۆی گچکەیە ئەمەش 8 کەس لە ژۆرە بووین مستەشار گوتی چێ گوتی کاکە پیسایی دەگوتی کاکە نابی و ئەزی خەرچ کورد بوو بەس خەرچرای مووسڵ بوو هەرچەندەکەم ناویم بەبیر نایە دەبی نابی فەزل گوتی قسەی بکەی لە کۆشی تو دەکەین وەڵڵا فەزل و خدریش گوتی ئەمیش دەنگاوم پێک هاتن لەسەر ئەوەی لە چاکەتی یەکە چی بکەن ئەجا مەسەڵەن لە چاکەتی فەزلی بکرێ دەبی خدر هەرگری وەختی ئەوە بۆ بچی بشوە ئەویت کە عکسیوی فەزل فێری لە خدری کرد گوتی کاکە وەرە لە چاکەتی دۆکەین ئەمن دەبم لەوێ دەشو گوتی باش وەڵا ئیدی بە خۆت بینە پێش چاوی خۆت چقەوما لەو ژۆر باوەڕ کە مستەشار نییە لە خۆچوو بوو 1000 جوونی بە خۆی دەدا ئەمەش لە ماگو کاکە وەستدرا خۆ دیوەخانە نییە لە دەرکە هاتیینە دەرێ تەمان حەڕەس لەوێ نیوڕان گوتی فەزلی ولەکشن و های بیدە گوتی و چێ بەدەست گوتی سەیدی خەڕە فەزل زۆر کۆبی ئەو گوتی سەیدی خەڕە گوتی خەرە بابوو سەیدی کاک کێبلەشی لە بۆ فەزلی ڕاوەشان خەرە بە گۆرەوەەر بوو بووە یەک ینی لەو بزانە لەو ناخۆشەی ئەمە چ دەبین وەڵا هەمویان بە فەزلی و خدری خڕ کردەوە فەزل هینایان شتیان هینا پاچیان کردەوە ئەوێ خدر گوتی فەزل لە بیلۆم شۆ فەزل گوتی وەڵڵاهی بە حیاتی منەوەی ناشۆ گوتیانی گوتی زۆر قسەش نەکەی ئەم دوای لێر دەدەم خدر زۆر احترامی دەکرد فەقیرەی دەیگۆ پێی برێم کردم گو کاکە دانیشن لەو سدەی وەختی شەڕین ئەلمیم لۆی نەشوشت و فڕەماندا ئەوە یەک لە حەدەسەکە ینی شتچی هەزەلی خۆش بوو ئەز بۆ بەیانەکەی کە لە تاقیقەوە مشتێک تەوا بووین ئەمە هینا خوارێ ئەمە چەندی خەڵک لێ بوو ئەم منزومەیە ئەو قاعی کە ئەم لە ئینفرادیەکان بووم تقریبا 9 غورفە بوو بە هەر 9 غورفەی 15 کەسی لێ نەبوو ئەوی ئەو دیوەش هەروە بەش شەوەک مەجموعەچیان هینا 30 کەس بە کراس و بێجامیان هینا بوو بە کۆپتەری لە دوکان هینابیانە هەولێرە ئەوەش ئیخبار کازی بەبوو مجەمع سیاحی دوکان هەبووە وەختی خۆی ئەوانە هەموو ئەوزەیەکیان هینا ژووری من بە کراس و بێجامێ کە قسەم لە کردوتم بەتەمان کەی قسەم لە کرد شەو دەوری بەرە بەیان بوو هینایان لە بیرمە کە هینایانە ژۆرە دەرگا پێوەدرا و دەنگنەما باوەڕ کە کابرا پێی لە من نامنی نەدیت چ غورفەکە گچکەش بوو غێرە تو لە ڕۆناکایی دێەوەی ئەمش وەچ خڵاوی وتم کاکە لە ژیرای تی بەخوا نازانم ئەفەن برین زەلامەچی بە تەمەن کراس و بێجامەچی ئەوە تی وەڵڵه نازانم لە خەوێ منیان هینایە من دەستوتی نازانم بە کۆپتەری ئەمەیان هینا کۆپتەر بە کۆپتەر گوتم گوتی ئێرە سلێمانیە ئەمەش گوتمان نا ئەوە هەولێرە کابرا عینادی دەکرد دەیگۆ سلێمانی وتم کاکە ئەمە ئەوەندە ڕۆژەیە لێرەین ئەو مەکە لۆ خۆت دانیشە هەتا سبێنێ بزانیت بەس ئەوانە 3 ڕۆژمانەوە ئێخبار کازی بەبوو ئیوانیش فەقیرانە وتیان پێشمەرگە دێتەم جەمع سیاحی دوکان و ئەوانە ئەوزە مۆزەفی جەمع سیاحیەکەی بوون هەرماریشیان لەوێ بوو هەر 3-4 ڕۆژمانەوە بەس کابرایان هینا بۆ بەرامبەریان بەزن ئەمە نەماندیت ئەو کەسەی بەگرتنیدا بوو ئیدی برێن ئەو حەدەسە شەبوو پاشەوەی کە حاکم ئیفادەی وەرگرتم و تەوقیع ئەم کرد لە بۆ بەیانەکەی هاتن لە دەرگایاندا بەس بەیانی زوو قەتوە بەیانی زوو هەفتی سبێنێ لە دەرگایانەدا ناویم و فەزل و خدر و شاخەوان و مستەشارەکەی خوێندراوە پێمان ئەنتیکە بوو مستەشار بۆ لەگەرەمە وەڵامیان بردە دەرێ غورفەکی گەورە هەبوو لە غورفەکەی تەمەشامان کرد کاک سەلام چی خواردنی خۆشی بەیانیایە دانرایە مەسەلەن خیاریان کوسکوس کرده بوو بۆ ئێوە ئەمەش پێت دەرێم خیار و پەنیر و مڕەبا و یعنی چشتی خۆش هەیە لەناو قوتی ئەوانە سەمونی خۆش چای لە قوتی ئەمە شوامان کرد حرەسە شاد لێو دانیش وتی ئوکلو بخۆن ئەمەش وتمان فەزل قسەی کرد گوتی سەیدی ئەوە لۆمەیە گوتی بخۆنەوە لۆنگۆیە
بەس گوتی بەداخەوە ئەمەش گوتمان لۆ سەیدی گوتی ئاخر ڕۆژدانە لەسەر دنیاە ئەو ڕۆوە هەموو خەڵکی خڕ دەکەنەوە دەمەچکە لە مەلعەبی هەولێرێ و داکو بابشتان دێتەوێت لەوێ دەتان بین و لەوێ ڕمتان دەکەن ئەمە هێشتا دەستان نەبردەوە زۆر پیاوم دەوێت نانی پێ بخوڕی ئەمەش گوتمان سەیدی ئەدیلۆ لێرە داکومانمان نەهاتنێرەوە گوتی نا لەوێ جەیەکەیە لە مەلعەبی ئەو خۆشی هیچ تێک نەدا تی لەوێ فەزلەوای کرد گوتی کاکە بخۆن فەزلی ئامۆزان وڵا کەسمان دەستمان گوتی وەڵای من دەمرم با بە تێری بمرم فەزل دەستی نەپاراست خوارد نانی خۆی خوارد مستەشاریژی ئەمەش هیچمان نەخوارد یعنی لۆ سوون دەگەر ئاومان خواردبی تو بزانین دەتبەن لە بۆ مردن پاش سەعات و نیوەک گوتیان بڕۆن خۆتان بشۆ تەواوت مردنە وڵا چوین ئاوکمان بە خۆماندا کرد و شادە و ئیمان و حەسەب ئەوەی ئیسلامی و هاتینەوە زلکمان لەبەر کرد و ئەم تاکید بووم برین و تاو دەمان کوژن چاومانیان بەستا و دەستمان بەستا و سیارە هاتوو یەکسەرمە فرادانا و ئەو مسەلەحەکان هەیە پشتەوە وەخت خۆی هەبوو سزنیان سوار دەکرد مستەشاریش لەگەرەمە مستەشار دەگریا دەیگۆ سەیدی وەڵا ئەمن مەخەڕب نیمە ئەمن ئەوە نیمە ئەمن خزمەتم کردی و نازانم چوو وتیانە سعات ئەمە هەموو دەستمان بە کەلەپچەی بەسترا بوو ئی فەزلی بە پەڕۆشی بەسترا بوو وەڵا وەختش سیارەکە هاتە دەرێ ڕۆی دەمە تقریبا 5 دقەک ئەنێمە هەر متابعەمان غێر خەرچی و لێرەینە دەزانین منزومەش لە چێن دەرام دەمزانی مەسەلا بەکوێدا دەڕوا دەمگۆ مەسەلەن ئەگە دەستە چەپ بڕوا دەستۆ ناو شاری دەستە چەپ نەڕۆی وەختەچی لەگە سوورانەوەی لێمان تێک چوو دەدەقەک ڕۆی فەزل دەدەق وەڵا 20 دقەکەوە فەزل گوتی کاکە وەڵا ئەو ڕێکەر کوچەیە کورە فەزل کو دەزانی گوتی وەم دەمەکە چاوی خۆم کردیتەوە کورە فەزل کو چاوت کردیتەوە مەزان فەزل چاوی ئیپەڕۆک بوو چاوی کردبەوە چوو لە دەرزی تەمەشای کردبوو تەمەشای کردبوو ڕێیەکە فەزل وەخت خۆی جارێک لەگە بابی چوتە بەغدایە هەر ئەوەندە بەو خەیاڵە ناسی بوویەوە یعنی ڕێیەکە گوتی کاکە لە شاری چوتە دەرێەوە و دروی دەکا و سەگ بابە وەڵڵی نەمەلعەبە و نەڕم کردنە بزان دەمان بەنەچێندر بۆ ئاسر ڕۆی وەختەچی زۆر لە فەزلی پاراینەوە کاکە چاوت ببەستەوە و دەستشت بەستەوە تااقەتی لێدانمان نیە چکە دوو کەس لە پشتەوە سوار ببوون بە زەوانیش پەنجەرشتیان قەپات کرد بوو تەمەشایمیان نەدەک نەزم لە ڕێی بەغدای خاڵس هەیە نم چێندەر ڕادەگرن لۆ ناخواردن شتیوە دووس نازم دووس بیدەبی دووس لەوێ ڕایان گرت بەز نەک لە بۆمە تقریبا چارێکێک 20 دقە و دەبزان نانیان خواردە ئاویان خواردی شتێک بە سەریعی هیچیان نەدامە ئەمەیان برد لە بۆ شعبەی سێ لەوێ ئەمەیان تەسلیمی شعبەی سێ لە بەغدا بەرێ تەمان لەوێ دوای دزین ئەو ناوانە چێدەنا نەمان بزانانی لە شعبەی سێ یەکە کات ئەمە ئیستلام کرد شتەکانیان وەرگرت حینە لە هەر جێیەشی دەچوین کلاشکۆف شتەکە لەگەرمان بوو وەچی مەدالی هێنا بوویان بۆ هەمووی کە هەر کەس ئیسلامی دەکردی دەیگۆ یاهو سیلاح مالتێک هەر سێکمان ئەمە برێنە من و خدر و شاخەوان فەزل هیچی نەبوو من دەمگۆ ئەوە دالاسقەکەژە لەگەر بوو هەر هەتا ئاخیری ئەوەشە لەگەر کاک لێر ڕاگرین کاک خەبات حەزەکەم ئەم شعبەی سێ چکە من هیچم لەبارەوە نەبیستوە تا ئێستا لەبارەی شعبەی 5 بیستمە ئەمنی عام خۆم بینیومان بەس لەبارەی ئەم شعبەی سێ هیچم نەبیستوە حەزەکەم تۆزە بە وردی باسی ئەوێمان بۆ بکەی لەوێ چیت بینی چیت نەبینی ئەوە لە ئەڵقەی داهاتوو باسەکەین کاتێکی خۆش بۆ ئەم لایەک تا ئەڵقەی داهاتوو ئەمێ بزانم کاک خەبات دوای لە شعبەی سێ ئەچنە مەحکەمە وایە بەڵێ ئەچینە شعبەی 5 ڕقم 1 و ها بەڵێ ڕقم 1 لە معسکەر ڕەشید بەڵێ دوای چونە دوای دەچینە جەناح خاس لە ئەبوو غرێب نەک جێی مەحکوم ئەجا کەواتە حکایەتەکەمان ماوێتی تا ئەڵقەی داهاتوو بەخواتە نەسبێ کاتی